وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس لخزمت قرآني پر بركة بخشش دابوين كپروردگار فرموي وما يستوي الأحياء ولا الأموات هرگيز أواني كوا زيندون أواني كوا دجين لەگەڵ کەسانێکە کە مردوون وەکو یەکنین. پەروەردگار لە ئاەتەکەدا باسی ئەوەمان بۆ دەکا کە ئەوانەی لە ژیاندان لەگەڵ ئەوانەی کە لە گۆڕدان وەکو یەکنین، بەڵام بە حکمی ئەوەی وەلەل ئەمواتیش دووبارە بۆتەوە دەتوانین بڵێین ئاەتەکە مانای ئەوەیە ئەوانەی کە لەسەر زەویدا ژیان بەسەر دەبەن هەمویان وەکو یەکنین. ئەوانەش کە لە گۆڕستانەکاندا نێژراون و مردوون ئەوانیش هەمویان وەکو یەکنین. مرۆڤ وەکو تاک، وەکو خێزان، وەکو وڵات و گەل و میلەت هەیە دەژی بە ژیانێکی شایستە بە مرۆڤ، چونکە ئەمانەی هەیە. هەر کەسێک ئەم چوارەی هەبێ ئەوە بەڕاستی ژیانێکی شایستە بە مرۆڤ بەسەر دەبا. جامە تاکە کەسێکە، ماڵ و خێزانێکە، گەل و میلەتێکە. یەکەمیان ئیمان و خواناسی، دوو ئازادی، سێ ئەمان و سەلامەتی و دووری لە شەڕ و دوژمنایەتی، چوارەم نان و بژێوی و موچە و کاری بەردەوام. بەڵام هەیە بەداخەوە هەر زیندووە، بە هەناسەدان، بە خواردن، بە خەوتن، بەڵام ژیانی نییە، هەر زیندووە. ئیسلام دەیەوێ ئەم پەیامی ئیسلامە کە لەلایەن ئەڵڵاه سوبحانەه وتەعالا بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم هاتووە بۆ من و بۆ تۆی بۆ مرۆڤ، بەس پەیامەکە ئەوەیە ئێمە ژیانمان هەبێ نەک هەر زیندوو بین. لە قورئاندا ئەلحەیات، ئەم چەند ساڵی کە لەسەر زەوی تەمەنت هەیە باش ژیانت هەبێ، ئەوە ئەلحەیاتە. بۆ قیامەت ژیانی ڕاستەقینە ئەلحەیەوان هەیە، بەڵام نابێ هەر مەعیشەتت هەبێ. هەم مەعیشەت ڕەتکراوەیە لە ئیسلامی ئێمەدا. مەعیشەت واتە موچەخۆرێکی چاو لە دەست موچە دێیان نایە. ئەوە وەکو ئەو وایە کەسێک لە کەسێک دەپرسێت چۆنی، ئەڵێ وەڵام ماوین. کاکە ماوین هیچ نییە، چۆن ماوی گرنگە. بەخوا خەڵکێکەیە بە هەناسەدان و بە خواردن و بە خەوتن چاڵانێکی بەڕێ کردووە، بەڵام هەموو سەعاتێکی ژیانی مردنێکە، چونکە نە ئیمان و خواناسیەکەی تەواوە، نە ئازادی و سربەخۆیی هەیە، نە ئەمان و سەلامەتی هەیە، نە نان و بژێویەکەی بەردەوامە و موچەکەی لە کاتی خۆی دادێ. ئەمانە بەس زیندون. ئیسلام دەفەرمێت تۆ باش ژیانت هەبێ، ژیانێک شایستە بە مرۆڤ، نەک هەر زیندوو بوون. بە تایبەتی ئازادی، وتاری ئەم جارەم لەگەڵ جەنابتاندا باسی ئەوەیە تۆ ئازادی یان کۆیلەی. ئازادی زۆر لە نانیش گرنگترە. بەڵگەمان قورئانە لە سوورەتی ئەلبەلەد لە ئاەتی 13 بۆ 16دا پەروەردگار دەفەرمێ فَلَاقْتَحَمَ الْعَقَبَةَ وَمَا أَدْرَاكَ مَا الْعَقَبَةُ فَكُّ رَقَبَةٍ أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة. أو لم بري هر کەسێک بیبڕێ و سەرکەوتوو بێ بە ئاوات گەیشتووە، بەڕاستی مسڵمانە، بەڕاستی مرۆڤە، بەڕاستی گەیشتووەتە لووتکەی خزمەتگوزاری. ئەویش ئەوەیە فەک و ڕەقەبە. ئەویش ئەوەیە بتوانی کەسێک لە کۆیلایەتی ڕزگارکەی، گردنێک لە کۆیلایەتی ڕزگارکەی. ئەو تەوقەی خراوەتە گردنی کەسێکەوە کراوە بە کۆیلا بەهۆی تێکۆشانی تۆوە خەڵک لە کۆیلایەتی ڕزگار بێ. ئەوە خاڵی یەکەم. ئەو ئیطعام فی یوم ذی مسغبە، لە کاتی گرانی و قات و قڕی و برسێتی و نەداریدا خەڵکی تێرکەی. بە تایبەت ئەو یەتیمە ذا مەقربە، ئەگەر منداڵێکی بێباوکی خزم و کەسوکاری خۆت بێ، دەستی نازداری بەسەرا بێنی و نەهێڵی بێ ناز بێ، لای خوا زۆر گەورەیە. ئەو میسکینە ذا مەترەبە،
ئەو هەژارەی کە لە خۆڵا گلاوە، یعنی لەم ئەرز و ئاسمانەیە خانوویەکی نییە، ماڵێکی نییە، ئەنوایەکی نییە، پیشەیەکی نییە، لەگەڵ خۆڵا تێکەڵاو بووە. ضامەتڕەبە ماڵەکەی سەر ئەو خاک و خۆڵەیە، ئەینا ماڵێکی وەکو من و تۆی نییە، هەر کەسێ ئاور لەو هەژارانە بداتەوە، لەو خاک و خۆڵە دەریان بێنە و ژیانێکی شایستەیان بۆ دابین کە بەڕاستی زاڵ بووە بەسەر لەم پەرەکاندا. جەدیقەتی وردیەکانی قورئان بدەن بەڕێزان. پێش باسکردنی ئەو ئیطعام فی یومین ذی مەزغەبە، کەسێک لە ئەو پەڕی برسێتی و تەنگانە و نەبوونی و نەداریدایە تۆ دەستی یارمەتی بۆ درێژکەی و تێریکەی، نەهێڵی بەهۆی برسێتیەوە دینەکەی لەدەستدا، ئابڕۆکەی لەدەستدا، کەرامەتی لەدەستدا. ئەو مناڵانەی کە هەتیون و ئێوارە باوکێکی بە سۆز نییە بڕوا دەستیان بەسەرا بێنێت تۆ ناهێڵی بێ باوکیان پێوە دیار بێ. ئەو هەژارەی کە لەگەڵ خۆڵا تێکەڵاو بووە بە ڕەحمەتی خوای پەروەردگار بە ماڵە ڕەحمەتەکەت ئاوڕی خێری لێ دەدەیەوە. پێش ئەوانە ئەمانە زۆر گرنگن، لەوانە گرنگتر فەک و ڕەقەبە، ئازادکردنی مرۆڤێکە لە کۆیلایەتی، کەواتە ئازادی لە نانی سەر برسێتی گەورەترە بۆ کەسێک کە بە ئیمان بێ، کە ویژدانی زیندوو بێ، کە کەرامەتی نەڕووشا بێ، کە هەز بە مرۆڤبوونی خۆی بکە. بەچی ئازاد دەبی و نابی بە کۆیلا؟ ئەم خاڵانە بە هەر یەکێک لە ئێمە سەیری خۆیکە. بەڕێزان کۆیلا هەر فڵان و فڵانی ئەم سەردەمە نییە. ئەگە من و تۆ خوا نەخواستە ئەم خاڵانەمان تێدا نەبێ، ئەوە دەبین بە کۆیلا. ئەگەر دەتەوێت ئازاد بی، بەڵێ هەمومان دڵین بە ئازاد بین، ئاگاد لەم خاڵانە بێ. یەکەم، ئیمان و خواناسی بە ئەندازەی بەندایەتیکردنت بۆ خوای گەورە زیاتر ئازادی. چەندە لە بەندایەتی خوا دوورکەویتەوە ئەبیتە بەندەی شتێکی تر. مەرج نییە ئەو شتەی تۆ دەبی بە بەندەی سوژدەی بۆ بەری، چونکە هەر شتێک کە زیاد لە حەد هۆگری بووی ئەوە تۆ بەندەی ئەوی. بڕواتان هەبێ خەڵکانێکمان هەیە بەندە و کۆیلەی پلە و پۆستە، لە پێناوی ئەوەدا کە پۆستەکەی لە دەست نەدا هەمیشە دەست لە سەرسنگ و بەڵێ قوربانیەتی، هەر ئەوە دەستچەمێتەوە بۆ مرۆڤێکی وەکو خۆی، دەست لەسەر چاو بەڵێ گەورەم بەس بۆی فەسڵی نەکەن. کەواتە تۆ کۆیلەی ئەو پۆست و پلەیەی بەس لە پێناوی لە دەست نەدانیدا ئامادەی هەموو کەرامەتی خۆت بڕوشێنی و بیخەیتە ژێر پێتەوە بەداخەوە. هەیە کۆیلەی ماڵ و سامانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تەعیس عەبد الدینار تەعیس عەبد الدیرهم. هەیە عەبدی دینارە، هەیە عەبدی دۆلارە، هەیە عەبدی زێڕ و زیوە، هەیە عەبدی دابوونەریتە، دابوونەریتی لێوەتە دین. بەداخەوە ئەڵێ خوا وا دەفەرمێ، ئەڵێ وەڵڵی ئێمە هەروە عادەتمان پێوە گرتووە، ئەڵێ بە شەریعەتی خوای پەروەردگار میراتی باوک و دایکێکی کۆچ کرد و ئاوا تەوزیع دەکرێت، دەبێت بەشی کچەکانیشی تێدا بێ وەکو کوڕەکان جیاوازیان نەکرێت. ئەڵێ دابوونەریتی ئێمە فێر نەبووین لە باب و باپیرانوانەوە کز میراتی بەرکەوێت، دابوونەریتەکەی لێبووەتە دین، کەواتە تۆ لە جیاتی عەبدی خوای پەروەردگار بی بووی بە عەبدی دابوونەریتێکی سەقەت. بە ئیمان ڕوحت ئازاد دەبێ. ئەو کەسانی کە ئیمانداری ڕاستەقینەن دوژمن بەس دەتوانێت دەست بەسەر جەستەیاندا بگرێت، ناتوانێت لەگەڵ ڕوحەکەیاندا هیچ بکە، دەستەوستانە بەرامبەریان. بۆیە ئیمامی ئەبوبەکر تەنها جەستەی بیلالی حەبەشی کڕی و ئازادی کرد. ئەینا بیلال کاتێکەوە ئومەیە بەردەگەورەکانی دەخستە سەر سنگی و لەژێر ئازارە هاواری دەکرد ئەحەد ئەو کاتە ئازاد بوو، ئەو کاتە ئازاد بوو بە وشەی ئەڵڵاه ئەحەد. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ تەنها جەستەی بیلالی حەبەشی ئازاد کرد، ئەینا ڕوحەکەی بە ئیمان ئازاد بوو. کەواتە خاڵی یەکەم ئەگەر دەتەوێت مرۆڤێکی ئازاد بی ئاگال لە ئیمانەکەت بێ. ئەمڕۆ خەڵکێک بە بەرنامە لە هەموو جیهاندا دەیانەوێت خەڵک لە دین دوورخەنەوە، کەکە ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە خەڵک دەیانەوێت بێدین بێ بۆ ئەوەی کۆیلەی خۆیان بێ، چونکە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە، من ئیمانداری ڕاست دەڵێم کاکە، هەرەوە ناکاتۆتە مزگەوت کە وەکو جەنابتان الحەمدولله لە دین حاڵی بووە قەت نابێ بە کۆیلەی کەس، ئەو سەرەی بە حەقیقەت و بەڕاستی بۆ ئەڵڵا نەوی بوو بێ و سوزدەی بەربێ، بۆ هیچ کەسێکی تر سەر نزم ناکاتەوە. دووەمیان
زەود نەکردنی مافی کەس، زەرر نەدان لە کەس. ئەگەر دەتەوێت کەسێکی ئازاد بی و کۆی لە نەبی، ئاگال لێبێت لە ژیان تا ماڵی کەس زەود مەکە، حەقی کەس پێشێل مەکە، زەرر لە هیچ کەسێک مەدە، چونکە ئەو کاتە تۆ ئازادی. بۆ بێمنەت دەژی، منەتت بە کەس نییە، خراپەت بۆ کەس نەبووە. بێترس دەژی، چونکە خراپەت بۆ کەس نییە و مافی کەسن لا نییە و ئازاری کەسن نەداوە. ئەلحەمدولله بەبێ ترس لەسەر زەویدا دەگەڕی، ئارام دەخەوی، شەوانە ویژدانت ئارامە، لە قیامەتیشا حیسابت ئاسانە، چونکە خوا لە حەقەکانی خۆی لێت دەبورێ، بەڵام لە حەقی خەڵک لێت نابورێ. سوپاس بۆ خوا تۆ مافی خەڵک لا نییە. وەڵڵاهی وریا نەبی بە یەک کۆمێنتی ناشرین کە لەسەر کەسێک دەینووسی بە ئەندازەی ئەو کۆمێنتە ناشیرنە لە ئازادیت کەم دەبێتەوە. ئەها بزانە هەر کۆمنتێک کە بە ناشرنی بۆ کەسێکی دەنووسی بە ئەندازەی ئەوە لە ئازادی تۆکەم بۆەوە ترسێک چوە دڵتەوە. بەخوا مەسئولی دز و گەنداڵ چەندە پۆستەکەی لە وڵاتەدا باڵا بێ ئازاد نییە، ئازاد نییە ئەو دز و گەندەڵە. ئەوەتانە لە ترسانە جامی سیارەکانی ڕەش کردووە، وەکو دڵی ڕەشی. ئەڵێ ئەی میلەت دڕووم نایە لە جامی سیارەکەشەوە چاوم پێتان بکەوێ و چاوتان پێم بکەوێ. ئەوەندەم غەش و خیانەت لێ کردوون. ناوێرە بەبێ حرەس و حیمایە و کاروانی ئۆتۆمبیلی زۆر وەکو ئەو خەڵکە بڕوا بە ڕێگادە، بڕوا لە بازاڕە چایەک بخواتەوە و نانێک بخوا و شتێک بەدەستی خۆی بکڕێ، چونکە لە خۆی دڵنیانیە و متمانەی بە میلەتەکەی خۆشی نییە. خواوە ئازادە، ئازاد من و تۆین ئەلحەمدولله کە ماڵی کەسمان لا نییە، کە بە ئازادی دەتوانین قسە بکەین و بڵێین بە فەزلی خوای پەروەردگار تا ئێستا دیناری کەسێکمان لا نییە، ئازاری کەسێکمان نەداوە، مافمان پێشێل نەکردووە. ئەی لە فەزلی خوا بە زیادە. ئەمە ئازادیە. دووەمیان سێمیان کەسێکی دڵپڕ لە ئیخلاس بە، چونکە هەرچی کردت بۆ خوا بوو بێمنەتی لە ڕازیبوونی ئەم و ئەو نابیە کۆی لەی خەڵک. ئین ئەجریە ئیلا عەلی ڕەب العالەمین، شیعاری پێغەمبەران بوو سەلامی خۆیان لەسەر بێ. لا نريد منكم جزاء ولا شكورا. هەر چاکەیەکمان کردبێ لە پێناوی ئەوە نەبووە خەڵک سوپاسمان بکە یان ستایشمان بکە یان بە باڵامانە هەڵبڵێ یان پاداشتی مادی و معنەویمان بداتەوە. ئەمڕۆ خەڵک هەیە خۆی سووک و ڕیسوا دەکا لە سۆشیال میدیایەکە بۆ لایک و کۆمێنتێک، هەر حەیای خۆی دەبا. ئەخۆ خەڵکێک دەبینی هیچ فەنێکی تێدا نییە، خۆی سووک و ڕیسوا دەکا بەس بۆ ئەوەی خەڵک لایک و کۆمنتی بۆ بکە، ئەدە جوێنیشی پێبدا هەر پێی خۆشە بەس ناوی دەرکەوێت. بەڵام موسای ئازاد فەسەقا لەهما ثم تەوەلا إلى الظل، موسا هەرچەند لە دەستی ستەمکاری فیرعەون ڕای کردبوو، ئاوارە و دەربەدەر بوو، بەڵام دەرونی ئازاد بوو. یارمەتی دوو کچ دەدا کە مەڕەکانیان وەکو پێویست پێ ئاو نادرێ لەبەر خەڵکی زۆر و بێویژدان، باوکیشیان پیرێکی بە ساڵات چووە مەڕەکەیان بۆ ئاو دەدا و پاشان پشتیان تێدەکا و دەچێتە ژێر سێبەرەکەوە. ثم تەوەلا، ئیشی من بۆ خوایە، پێویستیم بەوە نییە چاوەڕێ بکەم تەنانەت سوپاسێکیشم لێ بکەن. وەیە خاڵی سێیەم ئەگەر دەتەوێت ئازاد بی و کۆی لە نەبی هەرچی کردت تەنها با لە پێناوی ڕەزامەندی خوادا بێ. چوارەمیان خۆپەرست مەبە. هەر کەسێک بەردەوام بەس خۆی ببینێ و چاوی کەسی تر نەبینێ ئەبێتە کۆیلا. ئەوانەی ئازادن، بۆیە ئازادن، بەردەوام مەسلحەتی خەڵکیشیان دەوێت. خۆتت خۆش بوێ بەڵام خۆپەرست مەبە. ئەڵێن لە وڵاتانی عەرەبیدا، لەم وڵاتە دواکەوتوانەی وڵاتانی عەرەبیدا هەل لە بنەڕەتیەوە یان پێش ئەوە لە باخچەی ساوایانەوە مناڵ یاری پێ دەکەن. 9 کورسیدا دەنێن، 9 کورسی منداڵان، 10 منداڵیش لێرە ڕیز دەکەن. ئەڵێن ئێوە 10 کەسن، ئەم کورسیانش 9. هەر کەسێک ڕای کرد و زوو کورسی خۆی گرت ئەوە باشە. لەم 10 مناڵە 9تان کورسیتان بەردەکەوێت. ئەوەی زوو نەیتوانی کورسی خۆی بگرێ ئەوە دۆڕاوە. ئەوە یەکەم جار مناڵێک دۆڕا. جاری دووەم
کورسیەکی تر لا دەبن ئەم جارە 8 کەس جێگا دەگرن و دانەیەک دۆڕە حتا ئاخر 1 کەس دەمێنێتەوە کە پاڵەوانە و براوەیە چاولێ لەوێەوە مناڵەکانی جیهانی ئیسلام بە پەروەردەی سەخت و دوور لە ئیسلامەتی ڕاستەقینە فێری ئەوە دەکرێن لە یاری منداڵانەوە گرنگ ئەوەیە من کورسیەکەم بەرکەوێ ئیتر پاڵ بە تۆوە دەنێم تۆ چاو بە فرمێسک دەبی تۆ دەدۆڕەی گرنگ نییە بەڵام وڵاتێکی وەکو یابان هەمان یاری بە منداڵەکانیان دەکەن لە باخچەی ساوایان و بنەڕەتی بەڵام بە جۆرێکی تر حەد 9 کورسیە هەمان یاریە هەردە منداڵە پێیان دەڵێن ئەو کورسیانە نۆن ئێوە ژمارەتان دەیە 10 زیاترە لەنەوە مناڵەکان ئەڵێن بەڵێ ڕاستە ئەڵێن هەر کەسێک لەو 9 کورسیە جێگای بەر نەکەوت هەمووتان دۆڕاون بۆیە هەر مناڵی دەستی کەسێک دەگرێت دەڵە وەرە 2 کەس لەسەر کورسیەک دادەنیشین بۆ ئەوەی جێگەی هەموومان ببێتەوە چونکە برابردنەوەی من بەهۆی ئەوەیە تۆ بێ جێگانەبی سەیری ئەم پەروەردە جوانە ئەخ بۆیە یابانە و وڵاتێکی دواکەوتوی عەرەبیش ئاوایە ئەو ئەسڵە ئیسلامەکە جێبەجێ دەکا ئەگەر بڕوا و ئیمانداریش نەبێ بەڵام تۆ بە حساب قورئانەکەت بەرز کردوتەوە بەڵام بە پێچەوانەی نەسی قورئانەکەەوە کار دەکەی چونکە قورئانی ئێمە پەروەردە یابانیەکە پەسەند دەکا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون لسورة الحشر آيات نودا باسي سري صالي كوتشي من بولكا دفرمين مسلمانان مديني پشتیوانە كان أو اندخل كي مكان خوش دويست نان دەگوت ئەمانە بارن لەسەر شانی ئێمە ئەمانە هاتوون دەبێ ماڵ و مڵکیان لەگەڵ بەشکەین خانوویان بۆ چۆڵکەین لە بازاڕە هاوبەشمان بن نا زۆریان خۆش دەویستن نەک هەر یارمەتیان دەدان فەزڵیان دەدان بەسەر خۆیاندا کابرا ئەیگوت بەخوا ئەگەر تۆ نانن نەبێ من نانەکەم پێ ناخورێ ئەگەر چێڵگەیەکم هەبێ ئەبێ نیوەی بۆ تۆ بێ بەڵکو بەشە چاکەکەی با بۆ تۆ بێ چونکە من شتێکم هەیە تۆ دەربەدەر و ئاوارەی يؤثرون على أنفسهم تو فضلت هي بسر منوا كواتا قاعدي هر خوم هي خوم دا خوم هي توش دا خوم أما هي جاهلية استفر وردي من دالان للروزو بن الرتي والليالي من دالان دا هذا بيك بالان بمينيتوا أول لا أوي وإيما سقطين لا أوي وكردستانش من همان پروردي هي ياري كبزانين دا خود شبتنا بالان دمينيتوا نه با وەکو پەروەردەی یابانی بین کاکە سیستمی سویدی و یابانی بۆ خوێندن بۆ من مەهێنا ئەو پەروەردە ئیسلامیەکەیە کە ئەو جێبەجێ کردووە بڵێ بردنەوەی ئەم منداڵانە بە هەمومان بەیەکەوە براوین دۆڕانمان ئەوەیە کە یەکێکمان بدۆڕین یەکمان غەمبار بووین بێ کورسی بووین بێ جێگا بووین هەمومان دۆڕاوین ئەگەر هەمومان بەیەکەوە خۆشحاڵ بووین و هەمومان جێگامان بۆەوە ئەمجا هەمومان براوین بۆ ئەوەی باڵەخانەیەکی بەرز بەرهەمبێنی دوو ڕێگال لەبەرە یەکەم هەرچی باڵەخانەی خەڵکە بیڕوخێنی چونکە ئەو کاتە هەمووی لە زەویدا ئیتۆ یەک قاتیش بێ هەر بەرزە بۆیە هەوڵ دەدەی هەرچی باڵەخانەی خەڵکە با بڕوخێ دووەمیان خۆت هەوڵ بدە باڵەخانەکەت با لە باڵەخانەی خەڵک بەرزتر بێ ئەمان دروستە خانووی تۆ تێک نادەم با ئازابم و بە پارەی حەڵاڵ و بە نەخشەی جوانتر لە تۆ باڵەخانەکەی من بەرزتر بێ فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون تولي أتكدوا باربوا ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون سورة التغابن آية الشانزة فالوردقادة فرمي فاتقوا الله ما استطعتم حتى بوتان دكري تقوى إخواتان هبه تا بۆت دەکرێ و لە توانات دایە هەڵەیە بڵێ ئەوەندەی توانیت نە حتا بۆت دەکرێت ئەوە تەرجمە ئەسڵەکەی کوردەکەیەتی حتا بۆتان دەکرێ ئەوەی ئەمری پەروەردگارە جێبەجێیکە ئەوەی نەهی لێکردۆ خۆتی لێ بپارێزە سەرکەوتوو دەبی واسمعوا وأطيعوا بۆ الله سبحانه وتعالى گوێویستی فەرمانەکەی بەو جێبەجێیکە بەڵام بۆ خەڵک واسمعوا ئەمجا وأطيعوا کاکە گوێ لە قسە ڕابگرە تێی بگە ئەمجا چەپڵە لێدا ئەمجا گوێ ڕایەڵ بە ئەمجا بڵێ بەسەر چاو ئەمجا بەڵێ قوربان وەسمعوا تۆ جارە گوێت دامەخە گوێ بگرە بزانە ئەم قسەیە بە کەڵک دێ بزانە ئەم قسەیە بەرژەوەندی دنیا و قیامەتی تۆ خەڵکی تێدایە
ئایا فەرمانی پەروەردگاری لەسەرەوە پێڕازیە و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێڕازیە واسمعوا ئەمجا وأطیعوا وأنفقوا خيرا لأنفسكم بەخشندە بە بەخیل مەبە هەر خۆت مەبینە چونکە گەر هەر خۆپەرست بی دەبی بە کۆیلا زۆر مافی خۆتت خۆش بوێ چاکەی خۆتت بوێ قازانجی خۆتت بوێ بەڵام لەسەر حسابی خەڵک نا بەڵام لەسەر حسابی ئەوە نا خۆزگە من هەم بێ و خەڵک برسی بێ خۆزگە من کۆشکەکەم بەرز بێ و خەڵک لە کەلاوەدا بێ خۆزگە من موچەکەم باڵا بێ و خەڵک بە سێماک موچەیەک وەرنەگرێ ئەمە تۆ کۆیلەی نەفسی خۆتی ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون پەروەردگار فەرمووی هەر کەسێک بربەرەکانی لەگەڵ ئەم نەفسەی ناو ناخت بکە کە هەمیشە هەنت دەدا بۆ خۆپەرستی بەسەریا زاڵ بووی بە بوونی خەڵک خۆشحاڵ بووی وەکو پەروەردە یابانیەکە کە ئەسڵەکەی ئیسلامیە وتت هەمومان دەبێ بەیەکەوە براوە بین ئەینا هەمومان بەیەکەوە دۆڕاوین ئەوانە مفلیحون ئەوانە سەرفرازن بۆیە دەکرێت جەنابەت سەرکەوتوبی لە ژیانە بۆ نمونە کەسی وا هەیە ناجیحە سەرکەوتووە لە ژیاندا بە ماڵی حەرام بە ماڵی ئەو میلەتە بە دزی و فزی بە تەزویر بە غەش بە خیانەت بە هێنانی کەلوپەلی عادی لە دەرەوەی وڵات بۆ ناوی وڵاتەکەی خۆت بە خواردنی بەسەرچوو دەرمانی بەسەرچوو فرۆشتن بۆ میلەتە هەژارە داماوە بە دەستبڕینی کەسێک کە دێتە نووسینگەکەت بۆ خانوویەک بۆ زەویەک بۆ ئۆتۆمبیلێک کە دەزانی دڵی پاکە و متمانەی پێتە و نەشارەزای بازاڕە چۆن دەستی دەبڕی و ماڵوێرانی دەکەی ڕەنگە تۆ دەوڵەمەند بی بۆ ماوەیەک ئەڵەن فڵانکە سەرکەوتوو بوو لە پارە پەیداکردنە بەڵام یەقینت هەبێ سەرفرازنی قەت دڵت خۆش نابێ قەت مرتاح نابی قەت سەرکە ئاسوودە نابی بۆیە بانگی ئیسلامی ئێمە نافەرمێ حەی عەلە الفەلاح حەی عەلە النەجاح بانگی ئیسلامی بۆ نوێشت پێمان دەڵێت چی حەی عەلە الفەلاح خەڵکی نەوریابن هەوڵی بەدەستهێنانی سەرفرازی بدەن ئەینا هەر سەرکەوتن بە هەر شێوازێ سەرکەوی هیچ نییە نەجاح هیچ نییە فەلاح گرنگە ئێمە بانگەکەمان چ دروشمێکی گەورەیە ڕۆژی 5 جار بە بیرمان دەخاتەوە سەرفراز ئەو کەسەیە بەسەر نەفسی خۆیان زاڵە من کاتێک براوم کە تۆی براشم لەگەڵ ما براوە بی بەخوا دۆڕاوم ئەگەر من خۆشحاڵ بم و تۆ برسیبی لە ماڵەکەی خۆتە ئەمە پەروەردە دینیەکەیە بەخوا ئەم بانگە خەڵک لێ ئاگان نە بانگدەرەکەی دەزانێ مانای چیە و نە خەڵکەکە کە گوێی لێیەتی ئەینا حەی عەلە الفەلاحمان هەیە نەک حەی عەلە النەجاح ئەمڕۆ بۆیە خەڵک فەوتاوە ئەڵێ بەس سەرکەوتوبی ناوەڵڵا کاکە گیان گرنگ ئەوەیە سەرفرازبی سەرفراز ئەوەیە بەسەر ناخی خۆی و دەرونی خۆیە زاڵە و خۆپەرست نییە ئەوە ئازادە پێنجەم لە جیاتی خەم و خەفەت و کەم و کوڕیەکانت بژمێری خەڵاتەکانی خوا بێنە بەرچاوت شکری کە ئەو کاتە تۆ ئازادی چونکە هەز دەکەی بەرزی بڵندی دەوڵەمەندی ئیتر چاو لە دەستی کەس نابی یعنی کۆیلەی کەس نی شەشەم ماستاوچی کەس مەبە پشتی حەق بگرە و بە حورمەتەوە ڕێگری لە خراپە بکە کەسێکی باینجانی مەبە ئەزان باینجانی چییە؟ ئەڵێن کاتی خۆی پاشایەکە بوو سەرۆکێکە بوو دەسەڵاتدارێکە بوو بە یەکێک لە کەسەکانی دەربار و خزمەتکاری پاشاوتی ئەزانی حەزم لە باینجانە کابرا هەر نەیگوت بۆ یەکسەوتی قوربان تەواوە جەنابەت خواردنێکت هەڵبژاردووە شای خواردنەکانە لەحم بلا شەحم بەخوا ئەمە گۆشتە بەبێت چەوری سەمەکم بلا حەسەک ئەمە ماسیە و بەس دڕکەکەی لێلاچووە و ئازارن نادا هەر بەرەکەتی خوایە بەڵام پاشەوتی بەوەی نییە حەزم لێتی ڕۆژێک خواردم سکم پێ یاوسا کابرای دەربار و ماستاوچی وتی نەفرەتی خوا لە باینجان بێ قوربان ئەوە کەی خواردنە ئەڵێ قوڕە لە سکی ئینسانە دەمێنێتەوە ئازارت دەدا پاشا پێکەنی وتی باشە تۆ ئێستاکانە دەتگوت گۆشتی بێت چەوری و ماسی بێ دڕکە کەچی حەل لە دوای قسەکەی من نەفرەتت لێ کرد وتی قوربان من خزمەتکاری جەنابتم من خزمەتکاری باینجان نیم تۆ چی بڵێ من ئەوە دەڵێم ئەمانە دنیایان وێران کردو بەڕێزان کە نابیستێ بابەتەکە چییە ئەڵێ تۆ چی بڵێ ئەوە ڕاستە ئەمانە کۆیلەن لە ناکۆکی میسر و سووریادا جەمال عەبدولناسر لە ئەنجومەنی نوێنەرانی میسر وتاری بۆ خەڵک بۆ نوێنەرانی میلەت دەخوێندەوە
وتی گەلە کەشتیەکم ڕەوانە کردۆ بەرەو سووریا هەموو ئەنجومەنی نوێنەران کردیان بە چەپڵە ڕێزانێکی بەقووەت چەپڵەکانیان سار نەبوو بۆ جەماعەت عەبدولناسر وتی بەڵام بڕیارمدا فەرمانم کرد بکشێنەوە لەبەر یەکگرتووی عەرەب ئەم جارە چەپڵەیەشکەی بەقووەتتریان لێدا یعنی گرنگ ئەوەیە تۆ قسە بکەی ئیتر ئێمە گوێمان داخراوە بابەتەکە باسی چییە دەبوایە پەرلەمانتار لە سەرۆکی وڵات بپرسێتەوە نەک پەرلەمانتار چەپڵە لێدەری سەرۆکی حکومەتەکە بێ ئەمە کۆیلایەتیە بەڕێزان کاربەدەستی بەخواکراو لە ئەستۆی چواردە وردایە کە ماستاوی بۆ دەکەن چەپڵەی بۆ لێ دەدەن قسەی خێری بەدڵ و دەروونێکی خاوێن و نەسیحەت نەک فەضیحەت و بۆ ئامانجی ئاوەدانی و خۆشبەختی گەل و میلەت نەگڕ و خاندن و خۆ دەرخستن ئەم بابەتە بە وردی گوێ لێ بگرن ئەو کەسەی کە قسە بۆ دەسەڵات دەکا ئەبێ نێتی نەسیحەتی هەبێ نەک ئابڕۆبردنی کاربەدەست ئەمە پەیامی ئیسلامە ئەبێ نێتی ئەوە بێ من کە ڕەخنە لەم دەسەڵاتە گەندەڵە دەگرم بەخوا لە ناخی دڵەوە حەزەکەم وڵاتەکەم ئاوەدان بێ میلەتەکەم خۆشبەخت بێ نەک بۆ ڕووخاندنی ئەوەی هەشمانە لە دەستی دەین و کابرا بۆیە ڕەخنە دەگرێت خۆی بناسیێنێ خۆی دەرخا خۆی بەرێتە پێشەوە ئەمان خراپە ئەوانەی کە دەبنا دەسەڵاتداری خۆ بەخوازان نەعوذ بالله هەموو خەتای چوادەورەکەیانە ئەم ماستاوچی و کۆیلەیە ئەوەندەی بە باڵادا هەڵدەڵێ ناهێڵێ خەڵکێکیش کە قسەیەکی خێر و جوانی هەیە بە جوانی بیگەیەنێ هەل لەسەر ئەم بنەمایەیە کە پەرلەمان دانراوە بەڵام خۆزگە دەسەڵاتی پەرلەمان بێدەنگ بە و سەلامەتە بووایە هێشتا باشتر بوو کابرا لە بەرلەمانە دانیشە بێدەنگ بێ و سەلامەت بێ نەک لەسەر بنەمای ماستاو بکە و دەستکەوت چنگ دەخەیت بەڕاستی بەداخەوە پەرلەمانتار نوێنەری حیزب بێ نەک میلەت پەرلەمانتار لە جیاتی حکومەت محاسبە بکە و لێپرسینەوە لەگەڵ کاربەدەستان و وەزیرەکان بکە حیزبەکەی لێپرسینەوە لەگەڵ پەرلەمانتارەکە بکە و ئەو پێی بڵێ دەنگ بدای یان دەنگ مەدە دەست بەرزکەوە یان دەنگ بەرز مەکەوە ئیتر میلەت لە قازانجێتی یان نا ئەمە گرنگ نییە بەڕاستی ئەمانە کارەساتن بەڕاستی ئەمانە کۆیلایەتی لە وڵاتە دروست دەکەن ئەبوایە ئێمە میلەتێکی ئازاد و ئازادی خواز بووینایە ئەمەیە ئازادی کاکە ئازادی بریتی نییە لە ڕوودکردنەوەی ئافرەتەکان ئازادی بریتی نییە لەوەی کەوا لەسەر جادەکانە عەرەق بخورێتەوە ئازادی بریتی نییە لەوەی گەنجێک هەموو ژیانی خەریکی فەیسبوک و شەڕەجوێن و لایک و کۆمێنت بێ نەفێری پیشەیەک دەبێ نەدەتوانێت کار و کەسابەتێک بکە نەشەو زوو دەخەوێ و بەیانی پەلاماری کارێکی شەرەفمەندانەدا و گیرفانی پڕکا و خێزانێک پێکەوە نێو دڵی دایک و باوکی خۆشکە بڕواتان هەبێ مەترسی لەسەر وڵاتمان هەیە ئەزیزان ئەم بەڕەڵا و بێدینیەی کە کاربەدەستانی وڵاتمان پشتیوانی لێ دەکەن گوایە ئازادیە هەندی ڕێکخراویش بانگەشەی بۆ دەکەن و داعمی دەکەن و پارەی لە وڵاتانەوە بۆ دێنن ئەوە کاولکردنەوە بە کۆیلەکردنە بڕواتان هەبێ ئەو گەنجانە کە شەو تا بەیانی لەسەر فەیسبوک و کۆمنت و لایک و بێکار و کەسابەتن خەریکی شەڕەجوێن و پیاوی ئەم و ئەوم بە پارەیەکی کەم کە ئینسان شەرم دەکا بەوەندە خۆی بفرۆشێ واللهی دایک و باوکیان بمرێ کەس نێ بە خێویان کە بڕواتان هەبێ دەکەونە سەر جادە ئەبێ شەڵتەریان بۆ بکرێتەوە حکومەت بە خێویان کە ئێمە مەترسیەکان دەبینین کاکە بۆ لە وتارەکانی هەینی دەترسن بۆ لە وتاری مینبەر دەترسن ئەمە قسەی دڵسۆزانەیە ئەو کۆمەڵە گەنجەی کە وردە وردە ئاوا پێیان دەگەیەنن کە لە دین دوورت خستەوە دەیکەی بە کۆیلە کە کۆیلە بوو وڵاتەکە دوێران دەبێت دوای هەر ئەو حکومەتە هەڵدەوەشێنێ دوای بە پارەیەکی زۆر کەم بۆ بژێوی ڕۆژێک بۆ بەدەستێنانی حەپ و تریاکێک خۆی دەفرۆشێ بەم لاولا و جاسووسی دەکا هیوا هەیە لە سجنەکانە دانی بەوەدا ناوە جاسووسی وڵاتێک بووە ئەوەندە پارەکەی کەمە ئینسان شەرم دەکا هەر ناوی بێنێ بەڵام چکە فێری کەسابەت نەبوو تۆ بە ناوی ئازادیەوە بەڕەڵات کرد ئازادی ئەوەیە کە کەسانێک دروستکەی نوێنەرانێک دروستکەی کە دەست بخاتە چاوی حکومەتەوە کەم و گوڕیەکانی بخاتە بەرچاو و دڵسۆزانە بۆ بنیادنان نەگڕ و خاندن بۆ خۆ دەرخستن نا ئێستا پەرلەمانتاری واشمان هەیە فاش و فیش دەکا و هات و هاوار دەکا بەخوا دڵسۆز نییە
بەخوا ئەوەیە دەیەوێت خۆی دەرخە، یعنی کاری بێدەنگی جوان ناکە لە قازانجی میلەت، دەوانەیە گەڕوگفێک بکە، بەڵام لە دوایدا دەستیان لە مل دەکاتەوە، دوای دانیشتەکان و لابیننی کامیراکان هەمان برادەری جارانە، هیچی بۆ میلەتەکە نەکرد، بانێتەکەت بۆ خوا بێ، ئەمجا ئازاد دەبی. ڕاوێژکاری ئابووری لە وەزارەتی دارایی و ئابووری چەندەها ڕێگانیشانی حکومەت دەدا بۆ ئەوەی باج لە هاوڵاتیان وەرگرێ و باجەکانیان لەسەر زیاد کە خۆشی لە دڵەوە دەزانێ بەخوا ئەمەستەمە لەو میلەتە دەکرێت. یەقینی هەیە و پسپۆرە لە ئابووریدا و دەزانێت کێشەی ئێمەی میلەت کەمی داهات و کەمی پارە نییە لە وڵاتدا، بەڵکو خراپی بەڕێوەبردننی وڵاتێک هەیە. ئەو سیاسی دەیەوێت لە تیڤیەکانەوە، لە ڕۆژنامەکانەوە، لە تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە، لە ڕاگەیاندنەوە، لە کۆڕ و سیمینارەوە قەناعەت بە میلەت بکە کە هاوبەش بێ لە قەرزدا، یعنی ئەگەر قەرزار بوو وڵاتەکەمان بودجە کەمی هێنا ئەبێ میلەت شانی بداتە بەر، دوایی لە بودجە و موچێ ئەو دەکەم دەکرێتەوە. بەڵام ئەگەر پارە هاتە وڵاتەوە و بیرەنەوتەکانمان نەوتیان فرۆشت و داهاتمان هەبوو، ناوەڵاوە بەشی میلەتی پێوە نیە، و بەس بەشی کۆمەڵە کار بەدەست و بنەماڵی وڵاتەکەیە. لە غوڕما بەشداری تۆی میلەت، بەڵام لە غونما لە دەستکەوتا بەشدار نی، لە غەڕائیما بەشداری، بەڵام لە غەنائیما لە دەستکەوتەکانی وڵاتە تۆی هاوڵاتی حیج ناچێتە سەر حیسابەکەت. بەڵام ئەگە وڵاتمان قەرزار بوو دەبێت نەوەی نەوەکەشت ئەم قەرزە بداتەوە. ئەو سیاسیە کۆیلەیە کە لە حەقیقەتیشا دەزانێ و قسانە ڕاز نین. ئەو مفتیەی ئەو مەلایەی کە ملی دەیان دەقی شەرعیت بۆ دەشتێنێ بەس بۆ ئەوەی قەناعەت بە هاوڵاتی و ئەهلی مزگەوتەکەی بکە، کار بەدەست ئەگەر ستەمکاریش بێ گوێڕایاڵیکردنی هەر واجبە، هەر نابێ فزە بکەی، هەر خۆپیشاندان قەدەغەیە و ناشەرعیە، هەر ئەبێ بڵێ بەڵێ قوربان تۆ گەورەی، تۆ سایی خوای لەسەر زەوی، نەعوذ بالله. یەقینی هەیە کە ئەو قسانەی دژی پەیامی ئەسڵی ئیسلامە، بەس بۆی پۆستەکەی لەدەست نەدا، بۆ ئەوی مینبەرەکەی لەدەست نەدا، بۆی ئافرینێکی کار بەدەستەکان بەدەست بێنێ، بۆ ئەوەی موچەیەکی لابەلای بۆ ببڕنەوە، بۆی مناڵێکی بۆ تەعینکەن، بۆی خێزانەکەی موچەیەکی هەبێ، هەموو ئەو ناشەرعیانە قبوڵ دەکا. تخوا تو ئازادی یان کۆیلەی. داواکارم لە خوای پەروەردگار وشیارمان کاتەوە، یا ڕەبی خوای پەروەردگار لە کۆیلەی بمان پارێزی، تۆ ئێمەت بە ئازادی دروست کرد، یا ئەڵڵاه بە ئازادی بژین، بە ئازادی بمرین، بە ئازادی قسە بکەین، خوایە وڵاتمان پڕ بێت لە ئازادی ڕاستەقینە. یا ڕەبی خوای گەورە ئەو کەسانەی کەوا قسەی خێر دەکەن، نەسیحەتیان هەیە، دڵسۆزن، ڕەخنەی بنیاد نەردەگرن، ئامانجیان خۆشبەختی ئەم وڵاتی کوردستان و میلەتی گەلی کوردە موسڵمانەیە، یا ڕەبی خوا موفەقیان کەی، یا ڕەبی خوا ماستاوچیەکان، کۆیلەکان، بەرژەوەندی خوازەکان دەمیان داخەی، پۆست و پلەیان لە ژێر دەستا دەرێنی، یا ڕەبی خوایە بەخوێنەوە مەشغوڵیان کەی، هیچ کە نەبنەمایی نامبڕینی خەڵکی، نەبنەمایی سەرلێ شێواندنی ئەوانش کە کارێکیان لە وڵاتە بەدەستە. یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە حاڵی دڵبەخەمەکانمان بکەی، هەموو لایەکمان دڵخۆشکەی، گرفتەکانمان لابەی، ڕەحم بە مردووەکانمان بکەی، لە گوناهەکانی هەموو لایەکمان خۆش بی، تاعەت و عیبادەتی ئەم جومعەیەمان لێ قبوڵ کەی. آمين آمين والحمد لله رب العالمين.